ماشەڵڵا لەو هەنجیرە جوانە جا ئەم بەیانەیەمانەوێت سەبارەت بەو هەنجیرە و هەروەها قەڵەمکردن لێی زانیاری زیاتر وەربگرین چونکە مام کاکەڕەش سەلیم خۆی کە جووتیارە و ئەو دار هەنجیرە هەیە میوانە لەگەڵمان پێشەوەی کە بچینە پاکێجەکەش بەخێرهاتنمان کرد ئێستا دیسانەوە بەخێرهاتن یەکەین بەخێر بێ مام کاکەڕەش دەری خواافکە دەست خۆشتان لێ یەکەم زۆر سپاسان ئەەکەم وەک ئەم هەلەتان بۆ من ڕزکان منتان شایع کرد لە ناو عالم و لە ناو هاوڕاتی عالم ئیشاءالله و ڕەحمان پشتیوانی بەخوا زۆر سوودمان لێ وەرەگری زۆر ئیسفادەمان لێ دەکا تێگەیشتی ئێوە سەبارەت بەوەی کە عالم سوودی لێ وەرگری بۆی هاتینی ئەم ئامۆژگارەتان کردین بێگومان مام کاکەڕەش جارە با بزانین جیاوازی ئەم دارهەنجیرەی تۆ لەگەڵ دارهەنجیرەکانی دیکە چییە؟ ئەم دارهەنجیرە جیاوازی ئەوەیە لە هەموو خاکێک دەبی هەنجیری کە لە هەموو خاکێک نابی ئەم دارهەنجیرە حونەری ئەوەیە بە گەرما زۆر ئازایە و زۆر چاک گەشە دەکا گەندەڵ نابی ئەمان ئەوەندانە هەیە ئەم دارهەنجیرە دەبی کولی ئێواران کە دنیا گەرم بی دەبی ئاوی دەی هەموو ئێواران دەبی ئاودانی دەوێ سێ ڕۆژ ئاوی نەدەی احتمالی هەیە وشک ببی ئەم دارهەنجیرە چیمیا و زبری ناوێت چیمیا و زبری لە بنکەی وشکە بی ئەم دارهەنجیرە لە هەموو خاکێک دەبی وەرینی نییە بە ڕەشەبا تەحسیری لێ ناکە گەرما تەحسیری لێ ناکە لە هەموو جێیەکی دەبی هەنجیری خۆمانە لە هەرمی دەم زێ نەبی ناو خۆشناوەتی کوێستان نەبی نابی هاوینان گەرمای بەسە دادێ پەلک و بەری دەوەری دێتە بنی بە کارچی دەوەری ئەمە بۆ سۆن هەر کەسێک مەراقیتی هەر کەسێک حەزی لێتی با بێ میوانەتیمان بکە سەردانمان بکە بیبینی تەجروبەی لێ وەرگری بە قسەی من قەنەعەت نەکا لە دوورەوە با بێ هەنجیرەکە ببینی بەری ببینی تێگەیشتی بزانە وەرینی هەیە بزانە وەک هەنجیری خۆمانە گەندەرە بی قەنەعەت بەوە دەکا با بێ میوانەتیمان بکە سەردانمان بکە مام کاکەڕەشەڵە شتێگەنم نمونەی خەروارێکە مادەم ئێوە 8,000 بە هەزاران قەڵەمتان لێ وەرگتە دیارە کە هەنجیرێکی باشە اینجا بەبزەم ئەم هەنجیرە تۆڵی وەکو هەنجیری خۆمانە یعنی هی کوێ ئەگەر وا بێ ئەم دارهەنجیر ئەم دارهەنجیرە هۆڵندیە خارجیە ئەمە عێراقی نییە لەگەڵ کەشو ئێوە هەوای ئێمە ڕاهاتوە ئەگەر وایە باشە ئەم دارهەنجیری کوێ گەرمایە حەزەکە بی بە لە ئەمارە لێیدا کە ئەمارە نابانجی هەیە بە گەرمی هەڕوو لەوێ لێدا ئەم دارهەنجیرە دەم لە دەم زیاتر گەشە دەکا ئەگەر لێ گەڕێ قوتی نەکەی سەری نەبڕی زستانان دەبی سەری ببڕی ئەگەر بێ و سەری نەبڕی ئەم هەنجیرە 6 بەژن 7 بەژن بر دەبی ئامودی باشە ئەم دارهەنجیرە چۆن تۆ با بڵێن لق بوو دەستت کەوت قەڵەم بوو دەستمان لە ئەرمانیاوە بۆ هێنان هاوین هەنجیرماندایە گوتی ئەم هەنجیرە زەردە دەم بریندارەکە لێوی زمانت بریندارەکە ئەمە ڕەشە هەمووی ڕەشە گوتی من هەنجیرێکت بۆ دێنم وەک لقم هەر بە لێوە بخورێ پاکیش نەکرێ پەلکەکەی لە ناوی تەرتر بی ئەم هەنجیرە زەردە پەلکەکەی وەک ئیسفەنجە تەڕایی تێدانی ئەمە لێوی زمانت بریندارەکە من زستانی قەرەمت بۆ دێنم لەو هەنجیرەی کە وابەست یەکەم قەرەمت بۆ دێنم لەوی بچینە لەزەت ئەستی خۆی لەلا ئەویە نیعمەت هەبی ئەویە دوو قەرەمی بۆ هێنام قەرەمێکیان لە جێک لێمدا نەمازانی زۆر ئاوی دەوێ وشک بوو قەرەمیشیان لە جێک لێماندا بێعەمدی خۆمان بوو ئاوی تەنکی و دەست و ڕێژ 12 مانگ بە بنیدا دەڕۆیی ئەوە هەڵ چوو ژیا و گەشەی کرد ئەوە لە بن بێراییەک بوو لە پاشە بێرایەکەمان کون کرد لە بێرایەکە دەرچوو بەسەر کەتە سەرخانی ئەگەر لەوێژ لێ بگەڕێنێ 3 بەژن بەسەرەکەت ئێستا شەروەمایە ئەو دارەیە ئێمە ئەو دارە دایکەکەی ئەم هەموو قەرەم و نمام و هەنجیرەیە ساڕانە قەرەمی لێ دەکەن و دەیچینین هەتا ئێستا تەقریبەن دەوری 28 ساڵە ئاکەیدم 30 ساڵ زیاترە بێت 30 ساڵە بێت 30 ساڵ دەبی تێگەشتی ئێمە دەوری 27 ساڵ 28 ساڵە کەتینە سەر ئیسیفادەی ئەو نمامە هەنجیرە و قەرەمی لێ دەکەن و دەیچینین ئەو دارە هەر بەنمامی لێماندا ئەوە ساڕ هەنجیری دەرکرد باشە کەی زانیت کە ئەمە قەڵەمی لێ بگریت و ینی ئەتوانی لە شوێنی تر هەستان کرد کە هەنجیرەکەتان لێ خوارزانیتان هەنجیرێکی باشە نمامەکەمان لێدا هەنجیری گرت بەنمامی هەر ئەوە ساڵ دوای چەندێک گرتی هەنجیری گرت ئەوە ساڵ گرتی ئەوە ساڵ گرتی من بخۆم ئەولادی ناو هەنجیرم خەرشی تەقتەقم منتقەی تەقتەق ئەولادی ناو هەنجیرم ماری خارەکی من لە پێش هەموو کەسەکە ڕزیان هەبوو ڕزی هەنجیری من بخۆم مندار بووم لە ناو ڕزە هەنجیرم خواردی دیتم
هەنجیری ئەوهام نەبینیوە کاتە ئەزمونێکی باشت اینجا هەر بالفعل باشە ئەڵیت هەندێک هەنجیر هەیە کە خۆی پلکەکەی تۆ زڕقە وشکڵی ئەوێ پاکیکە ئەمە پاک ناکری یەکسەر لقمان سایبی خۆ ئەمە لەگە پاکردن دەتڕوقێتەوە پاک ناکری پەلکی نییە هەوڵت داوە قەڵەمی بکەی لەگەڵ دار هەنجیری خۆمان بزانی چی دەرەچێ نابێکەی ئەدی تو لەگە هەنجیری خۆمان متربەکەی هەنجیری خۆمان بنی گەندەرە ڕێگەکەی گەندەرە ئەو گەشەی نییە ئەو ئاوە وەرناگری ئەو قوتە وەرناگری قوت بداتە ئەوی بیژنی مەبەستمە تاقیت کردەوە بینیت نابێ تاقیم کردەوە بە هەزارەها قەڵەمم لێ متربە کردیا هیچی لە هیچی نابی نەهی خۆمان لەسەرەوەی ئەم بنە هەنجیرێ دەبی نا ئەویش لەسەر هەنجیری خۆمان دەبی زۆر تەجروبەم کردیا ناوەڵە هەتا مدیری زەرعا هاتیە تقریبا یەک دانێ ڕێک بە درێلی شەعن بە چەقوو نمامان قەرشتەوە کردیتمان نایە بە درێلی شەعن کونمان کردێ قەرەممان تێ کردیا نەبوو هیچی نەبوو باش ئێستا ماشەڵڵا خۆتان سوودێکی باشتان لێ وەرگرتووە هەوڵی ئەوتان داوم ئەمە قەڵەم بکەن بۆ جوتیارەکانی دیکە ڕزوباخی هەنجیری لەو شێوە زیاب بکەن یا خۆت هەر بەستەنیا کردوتە بە زەویەکی خۆشی بەڕێز من ئامۆژگاری هەموو کەسێک دەکەم ئەوە چەند سارە کەوا مقابلەم لەگە دەکەن ئامۆژگاری هەموو هاوڕاتی و برای بەڕێزێک دەکەم دەرێن بابە ئەمە متوربە مەکە خۆتی پێوە ماندی مەکە قەڵەمەکە بچینە هەر ئەوە سار پێشەوەی ڕێک دەرکا پێشەوەی پەلک دەرکا قل دەرەکە هەنجیرەدا لە ناو ستر ئەو قەڵەمە دەچینم بە کۆمە دەیچینم زستانان عالم دێ هاوراتی دێ دەیبا ئەو قەڵەمە لە ناو ئەو سترە قوڕا هەریە کێشم ئەوە قلی پێوەیە چەند قلێکی دەرکردێ پەلکی نەگرتیا هەریە کێشم قلەکە ئەداتواتەوەزانی قەڵەمە ڕەجی دەرکردێ درێننا پەلکی دەرکردێ درێمنا ئەدی قلی گرتی یانە وڵا قلی پێوەیە قلی پێوەیە ڕەجی دەرنەکردێ پەلکی دەرنەکردیا گرنگەکەی ئەوەی کە بە قلی پێوە بێت گرنگەکەی ئەوەیە کە دەیچینی بە 15 قل دەرەکە بەبێ ڕێک بەبێ پەلک پێشی پەلک دەرکا قل دەرەکە فەوریە زۆر باشە ئەگەر وا بە اینجا ئەو دارهەنجیرە یاخود ئەو دارهەنجیرانی کە ئێستا ئێوە خۆتان چاندوتانە و هەر لەوە وەرتان گرتووە ساڵانە چەندێک بەرهەمەدا ئەگەر مەزەندەی بکەیت ساڵانە ئێمە بە 1000 بە 2000 قەڵەم دەبن عالم دێدەی کڕی بە 3000 ئێمە بە خۆمان بە 700 بەس قەڵەمە چینین ئێستاوە تەبەقەی قەڵەممان هەیە ئەوەندە برندە زستانێ مانجی دوو چاندیتمان ئێستا ئەوەندە برند بووە زستانێ چاندیتمان مانجی دوو ئەوە بیدایەتی مانجی دوو چاندیتمان ئەوەی ئەوەندە برند بووە لە بن لایلۆنە ئەوەی کەم برند بووە بەبێ لایلۆنی لەسەر نییە ئەوەندانە برند بووە بە تۆپ هەنجیری پێوەیە ئەوەی لایلۆنی لەسەر نەبی زوو هەنجیرێگری ئەوەی لایلۆنی لەسەر بی زوو هەنجیر ناگری باشە چ کاتێککە توانین ئەم نەمامانە بچێنین هەر بەس لە بەهاران وەرزی تایبەتی خۆی هەیە ئەوەل بیدایەتی مانجی دوو ئەوەلی مانجی دوو ئێستا نابێ نابی ئێستا لە گەشەدایە بیبڕە وشکەبی ناوڵە وشکەبی ئێستا ئێمە ئەوە ئایدی هەوایە جاری وا هەیە دنیا گەرمە لە مانجی یەک دەست بە قەڵەمەکەین وایە جاری وا هەیە دنیا ساردە لە مانجی یەک دێلینەوە ئەو هەنجیرێت سەحمەل چقەرەی دەرکرد هاتە ئەوەی کە گەشە بکە پەلک دەرکە ئێمە دەیبڕین ئەو کاتە دەیبڕین کە دەشی بڕین ئەو قەڵەمە دەیچینین لە ناو چیسە لە ناو مەرکانە دەیچینین کە دەیچینین بە 15 شەو هەمووی قل دەرەکە هەمووی پەلک دەرەکە نییە ئەمان ئەو قەڵەمەکە دەیچینین نابی ئامودی بیچینی باشە هەموو ئەوانەی کە قەڵەمتان کردووە هەموو قەڵەمەکان هەمووی لە دایکەکەەوە بووە نا ئەوە دایکەکەی ئەوە هیچ چەند بنیت کەمان لێ بنیان ناوە بنی کە ئێستا گەورە بووە هەنجیری وا لێ دەکەینەوە تعجوبی دەمینێ ئەو بنە بە قەدەر ناو ئەم غورفەیە بەس عەردی گرتەوە بیبینە هەنجیرەکە ئەو هالی هاتیە لەو ئاسمانەیە بنە هەنجیر تایتر بەوە نێ بۆکانی تر دەرێ سوبحان الله ئەم هەنجیرە دەرێ بنی لە ناو بەحرا ئەمە چی لە بنیتی ئەم هەنجیرە وا گەشەی کردێ و وەگو شێترێ بە تۆپ هەنجیری پێوەیە ماشەڵڵا اینجا مام کاکە ڕەش هەنجیری ڕەش من نازانم نەمبینیەوە تا ئێستا وشک نەم خواردووە ئەوشکەکرێت نا هەنجیری ڕەش بابەتی هەیە زۆر بابەتی هەیە هەنجیری ڕەش تورکیش هەیە بابە ڕەشە ئەوە دەوەری هەنجیری خۆمانە هەیە ئەمانەتانی وشکی بکەی بەس ئەمە ناکرێ هەر بەتەڕی ئەمە نەدەوەری
ڕەشە باش دیدا هەتاوی لیدا پوچەری نییە هی خۆمانە هەشت قل بکە ناوچەنگ نانا ئەوەی کە وشکێکە نەهای کەنە پەتەوە لەقەت پەتێکە هەڵیوازن بێتەوە هەنجیرەکە وشک بێ وشکە هەتا و هەری خەی بیکە ئەمە پێدەنی بەلەچەک بەڵێ وشتێکەکەینەوە تێگەیشتی بۆ زستان بیخۆ هەر کامی زۆ بیخۆی چونکەش ئیتر ڕێژەی شیرینەکەش یار زۆر هەر شیرینەکەی وە خۆیتی ئەوە گەر بکرێ بە مرە باش کەمتر شەکریەوێت تەندروستە نایەوێ لە سلەیمانی دێن لە قەرازێ دێن تەلەفۆن بۆ دەکەن 12 کیلۆ هەندیرمان بۆ هەرگرن سبەینی دین ئێمە لێرانە بۆیان حەزەکەن تێدەگەی 15 کیلۆ 20 کیلۆ 30 کیلۆ هەرگرین خەبەرمان دەدەنەوە دەرێ ئێمە کردیتمانە منڕەبا هیچ دەرێ نیواونیوی شەکرە هیچ شەکریشمان تێنە کردی مام کاکە ڕەش قابیل بەوەی خۆشم بێم سەرێکتان لێ بدەم لەو هەنجیرە جەکانی دی ئینشاءالله وەڵا دەبی بێ ئینشاءالله حتما ئێمە زۆر دۆست و برادەرمان هەیە دێ سەردانمانەکە تێگەیشتی لە خۆشییا وەنجیرە کورمام کاکڕ من ئەگەر بێ و من لە خۆشەویستی خۆت و هەنجیرەکەش دەم ڕۆی منن چاوی منن لە خزمەتی هەموو کەسێکدامە 52 ڕۆژێک عمرم ماوە من دەبی خزمەتی هەموو کەسێکم ئامۆژگاری هەموو کەسێکم من بەخۆم هەتا ئێستا شۆفەرمان هەبووە هەندی دووسێ بە لەدەی شۆفەرمان هەیە تێگەیشتی شۆفەرمان هەبوو گەلە نانی عالم خواردە گەلە لە سەزگی عالم مایمەوە و شەو و ڕۆژ ئەوەندە منەتم پێیتی ئەوەندە نانی عالم خواردێ بە من بی ئەوی بەبەر دەرکەی ماڵماندا بێ برسی و تێنی بی لای دەم نان و چایە بدەمێ من فەخری پێوە دەکەم گەلێک مەمنونم بەبێ تەقا وەخت و ناوەخت وەرە لە دەرکەدەن مام کاکڕ ئێمە میێوانی توین 52 ڕۆژێک عمرم ماوە من دەبی هەمووی بە خوشک و برای خۆم بزانم فەخری پێوە بکەم ئەوانەی دێن پیاوی نقەنقە پیاوی دیاری پیاوی بەناوبانگ دێ سەردانم دەکا لەوانەیە باز زەلامە بێزینەیە 5 دەفتەری بدەیت لەو جادە لە گام و کەس بڕوە مام کاکە ڕەش مادەم تۆ جوتیارێکی نمونەیت و دڵ و دەستێکی زۆر باشیشت هەیە و دڵ و دەروونێکی زۆر باشتەوە هەر چاڕوانەکەی ئەو ئەزمونێکی خۆت کردووە و قەڵەمی ئەدەیت لە هەنجیرەکە بە خەڵکی دیکە لە بوارەکەی خۆت لە جوتیاریت لە چ شتێکی دیکە تۆ زانیاریت هەیە و ئەزمونت هەیە و بێجگە لە هەنجیر واللهی خوشی بەڕێز من خۆی هەتا ئێستا سایق شۆفەریم کردیە سایق شۆفەریم کرد لە ڕووی کشت و کاڵەوە ئەڵێم یانی هیچ کشت و کار با من هەتا بەم درەنگە فەلاحەتیم کردیە گەنم و جۆم تۆ کردیە بیستانم تۆ کردێ تو شووتی و تەماتە و خەیارم کردیە تێگەیشتی هەتا ئێستا فەلاحمە دڵت بەم هەنجیرە زۆر خۆشە وەک لەوە بەس بەم هەنجیرە زۆر خۆشە خۆش دەوێت نا ئێستا بشتوانم ساک شۆفەری بکەم لەوانەیە نەچم شۆفەرمان هەیە یە کۆمە شۆفەرمان هەیە ناچم ساک شۆفەری ناکەم هیچکە ئامان ئاواتم چییە بەم ئاخری عمرە ئاواتم ئەوەیە پارچەیەک عەردم هەبی ئەم هەنجیری لێ بنیاد بنێم عالم لەزەتی لێ بکە ناوبانگی بڕوە مەرجەکەم کام کەس دەیەوێ مەرجی لەگە بکەم من ئەو هەنجیری لێ بچینم مەرجی لەگە دەکەم سەنەدی بۆ دەکەم دەبی لە سووریاوە لە تورکیاوە لە ئێرانەوە لۆری بێ ئەم هەنجیرە بارکە بباتە سووریا بباتە تورکیا بباتە ئێران سەنەدی بۆ دەکەم دەبیت لۆری ئەم هەنجیرە بستە تورکیا و سووریا دە ئیشەڵا ئەی ئێستا ئەم 22 کردوتانە هەر لە مەجێ من عەردەکە هی تۆنی عەرزەکە بەڵام کردیتمان و بنیوەی کردیتمان ئەمە عەردەکە هی منیە من دەمەوێ پارچەیەک عەردم هەبی هی خۆم بی بە کەیفی خۆم بە حوڕی نەفسی خۆم بە زانینی خۆم مەهاندزی بکەم و تەکبیری بکەم لێی بچینم باش ئێستا جیاوازەکەی چیە مەگەر هەر هەنجیر هەمان هەنجیر نییە کە تۆ لەو عەرزە کرد ئاخر ئەم هەنجیرە دەبی پەروەردەکردنی دەبی خازبی خاسەکەی چۆنە دەبی وەردێکی زۆر چێرگەکی زۆر قۆل بە تەنەکتەر بۆی بچێری عەردی بۆ بچێری خۆرەکی زۆری بخەیە ناوی دووبارە خەتی لێدەی ئەم ڕەزەمان کە چاندی ئەبە و شێوە چاندیتمان دەبی خەتێکی لێدەی بمبەر بەوبەردا هەری دێەوە هێشتا لە سەروی ئەوەش لە ناو چێرگەکە عەردی بۆ داخی بیچینی هەری لە قسەکەم بەڵێ سێگاسنەک لێ دێ بمبەردا سێگاسنەک لێ دێ بمبەردا لە سەروی ئەوەش هێشتا عەردەکەی بۆ هەڵدڕی ئەو نمامە لە بن عەرد بۆی بچینی داوەبی ڕەجی لە بن ئەو خۆرەوە بڕوە نێتە سەر عەرد ئێوە بۆیە حەزەکەی عەرزێکی ئەو ئاوەی تێکە ڕتوبەت و تەڕایی بەسەر عەرد ناکەوی لە بن چێرگەوە دەڕوە ئەویش لە دوو ئەو تەڕایی و چێرگە ڕەگی دەڕاتە بن عەرد هەتا تەحسیلی لێ ناکە دەبی ئەبە و شێوە بیچینی ئەنجە نەجاحەت دێنی ئەوە ڕزیان چاندیە ئێستا بیبینە دەرێ سوبحان الله ئەمە دەرێ مێوە تووری هاویشتە هەر عینە دەرێ کودیە
ئەجا سەی لەوەدایە کە وەک گەشەی کرد ڕۆی ئەوەندە بەرەگری ئەوەندە بەرەگریەوە لە قەکە لەو ئاسمانی ئەوەندە بەرەگری وردە دادێ یان لێرەوە دەیشتێنی یان دەبی دووگەی بدەوێت پاڕوانەی بدەیە بەری داری بدەیە بۆی کەەوە قورسە بێ وەکو بۆڵی ترەی لێدێ هەر بە تۆ پەنجی دەگری ماشەڵڵا وەرینیشی نییە ئەنجا یان دارەکە یان لە قەکە دەشتێنی یان ئەو بەرە هەسەندی قەڕەوبی زیاتر لێدایەگری وەزنی قورسەبی دەگەیتە ئەرد ئینشاءڵڵا هەر بە بەرەکەت بێ ئەو هەنجیرە و خەڵکێکی زۆریش بتوانە سوودی لێوەربگرێ مام کاکە ڕەش سەلیم کە جوتیارێکی نمونە بوو ئەم بەیانێ لەگەڵمان بووی ئێمە سپاس دەکەین و سەرکەوتوی بۆ هیواییکە بە زووتری کات ئەو زەویەت هەبێت و بەدڵی خۆت بچێنی دەستخۆشیتان لێ یەکەم یا ڕەبی خوایە لە نسیبەت بە دوور بن زۆر سپاسانەکەم مەمنونم کە وەک عالم ئەوها لێکتری ئاگادارەکەنەوە ئیسیفادە لێک وەرەگری تێگەیشتی ئەوە هەر بەواسە بۆ ئەنگۆیە عالم ئاگادارەکەن و سەردانی عالەمەکەن تێدەگەشتی ئەم سوودە بە عالم دەگەین و بە من دەگەین و ئەو ئەرکی سەرشانمانە سپاس حتا وەچینێ ئێستا بەعزە کەسێک هەیە حەز ناکە یەکێک دەوڕەمەندی من ئاوم هەبوو ئاوی خواردنەوە ئەو هەنجیرە ئێستا بە ئاوی پیس ئاوێدەم فلترمان بۆ داناوە هینمان بۆ تەرتیباتمان کردیا ئاوم نییە لە ناوم حەلە ئاوم نییە چونی خەبەریان دایە وڵا ئەمە بە ئاوی محەلە مەشتەل ئاوەدا بەبێ پێگوتن چوونە ئاوەکەیان بڕیە کاکە ئاوی منتان بۆ بڕیوە وڵا دەرێن مەشتەلی پێ ئاوەدەی کورەکاچی من کەشف بینە لوتنە بینە وەرە من بە ئاوی پیس مەشتەل ئاوەدەم تێدەگەی ئاوی منتان بۆ بڕیەوە من دوو پەقرت ئاوم نایە بۆ ئەو کێشانە هەمووی چارەسەر بێت و ئێمە سپاس دەکەین کە لەگەڵ ئەم کەلیمە قسە تەسویر کرا من دەمەوێت ئەیچۆر تۆ ئێستا بەڕاستە خۆ قساکەی هەموو کەسێک ئەم بەیانی کەستا دانیشتۆ لە بەرامبەر شاشەی کوردستان بیست جوان هەموو قسەکانی توی بیست لانی بەرپرس ئەگەر بێ و حەزی لەوە بیکە ملت سوود وەرگری عالم سوود وەرگری خۆی ناوبانجی بڕوا سوودی بۆ ملەتی خۆی هەبی کاکە زۆر ئەردی ڕەبەلعالەمین زۆرە وەرە ئەم پارچە ئەردە لەو نیعمەتە بنیاد بنێ داوابی هەزاران کەس من ئەگەر ئەو دە 15 بنە هەنجیرەم هەیە وا خێری لێ دەکەم سیارە بارەکەم بیسی هەندی بارەکەم دیدەمە هاوراتی و فەقیر ئینشاءڵڵا هەروە بەردەوامە بیت ئەگە من ڕزێکی ئەو هاو هەبی چی دۆست و برادەر هەیە بێ منەدبی با پلاستیک بینی هەموو هەفتان ئەوەی دێ بابێ پلاستیک بینی و لێی پڕکاو خۆی بباتەوە لە ڕاهی خوا خۆ ئەگە خوا ماریدا یەکێک نابی هەبی کاتە گیرفان تێگەشتی دەبی دوو بسوورمانیش لێی بخوار ئەمانەچنی ئێستا ئەوا هەیە من پێیان گوتیمە هەزاران ها پارچە ئەرد هەیە ئێستا نەدەکرێتە دەغر نەدەکرێتە ڕز ناکرێتە هیچ شتێک بۆ ئەو عەدەبێ ئیسیفادە ڕابۆستی بۆ نێکەی نیعمەتێکی ئەوها هاوراتی و عالم ئیسیفادەی لێ بکە مام کاکە ڕەشگیان دەسەکانت خۆش بێ سپاس دەکەین سپاس